لە کاتێکدا تاریکی باڵی بەسەر شاردا کێشاوە، مزگەوتەکان بەگشتی و مزگەوتی سامیگەردی بەتایبەت لە هەولێر وەکو مۆمێکی گەش دەدرەوشێتەوە. تیشکی ڕووناکیەکان تەنها دیوارەکان نا، بەڵکو دڵی ئیماندارانیشی گرتوۆتەوە. دیمەنەکان لێرە جیاوازە، دەستی بەرزکراوە بۆ نزا لێوی جوڵاو بە تەسبیحات و دەنگی نزمی قورئان خوێندن لەگەڵ شنەی شەودا تێکەڵ بووە. هەمووان هاتوون تا لەو خێرە مەزنە بێبەش نەبن کە خودای گەورە لە قورئاندا بە خەیر من ئەلفی شەهر وەسفی کردووە. شەوانە هەتا بکرێ قورئانی تێدا بخوێندرێ، هەتا بکرێ زیکری تێدا بکرێتن، هەتا بکرێ سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم تێدا بکرێتن، هەتا بکرێ دوعا. بەڕاستی ئەو شەوانە دووبارە نابتەوە و هەر کەسێکی ئەوەی لە مزگەوت نێزیک بی بتوانی بێتن ئەو شەوانە نوێکە لەیلەتە قەدر ڕابگرێ، ئەوەی لە ماڵەوە بتوانی ئەوە لە ماڵەوە میمی ئەو دەشەوەی ئاخیری کۆتایی لە قیسە خۆی نەدا. بەڕاستی ڕەمەزانی بتایبەتی قورئان خوێندن، قورئان سەرەکییە لە ڕەمەزانی قورئانی بخوێنی، زیکر و پاڕانەوە و بەخوای خاسن ئەو دەوشەوەی چەندی زیکری بکەی کەمە، چەند خۆتمان دیکەی ئەوە زیاتر دەتوشی قۆمەت ئینشاءڵڵا لە قیامەت تۆشەکە زیاتر دەبیتن ئینشاءڵڵا. مامۆستایەکی ئاینی دەڵێت پێویستە موسڵمانان بە دڵێکی پڕ لە ئومێدەوە ڕوو بکەنە خودا، چونکە دەرگای ڕەحمەت واڵایە و ئەم دەرفەتە تەنها لە ساڵێ جارێک دێتە پێشمان. با لێمان تێنەپەڕێت بێ ئەوەی توێشوویەکی مەزن بۆ قیامەت کۆ بکەینەوە. ئەو هەندە شەوانێک کە لە پێشمان ماون، زۆر دوعاکردن، زۆر زکرکردن، زۆر قورئان خوێندن، خێر و سەدەقەکردن، ئیعتیکافکردن لە مزگەوتەکان، ئەوانە بەڕاستی حەت چاکێکی بە زیهن و مێشکت دادێ لەو دەشە و دەڕۆژانە بیکەن. یا ڕەبی خوا مەحروممان نەکا لە شەوی قەدر، خوا بە قسمەتمان بکە کە فەزلەکەی زۆر زۆر گەورەیە. بەڕاستی مشتاقی ئەو شەوەینە، ئینشاءڵڵا خوای تەعالە مەحروممان ناکە، هەموو لایەکشمان دوعا لە یەکتری بکەین. ئەم شەوانە تەنها شەوی ئاسایی نین، بەڵکو وێزگەیەکن بۆ پاکبوونەوەی ڕۆح. موسڵمانان بە تێکڕا چ بەتەنیا لە گۆشەیەکی مزگەوتەکەدا یا بە کۆمەڵ لە ڕیزەکانی نوێژدا سەرقاڵی چنینەوەی پاداشتە مەزنەکانی شەوی قەدرن، چونکە لەو کاتەدا دەرگای ڕەحمەت واڵایە و سوزدەیەکی ڕازگۆیانە دەبێتە گەورەترین پاداشتی تەمەن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.